دامەزراوەی هاشتی نێودەوڵەتی لە راپۆرتێکدا بڵاوی کردوێتەوە بودجەی سەربازی وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاست بە ڕێژەی بەرچاو زیادی کردووە و هۆشداریشی داوە کە ئەم زیادبوونە دەبێت هۆی خراپبوونی دۆخی ئەمنی ئەو ناوچانە و گەندەڵیشی لێ دەکەوێتەوە. دامەزراوەی هاشتی نێودەوڵەتی سربەخۆیە و لە ساڵی 1996ەوە دامەزراوە و لێکۆڵینەوە دەکات لە بودجەی سەربازی وڵاتان و کاریگەری لەسەر دۆخی ئەمنی و ئاشتی نێودەوڵەتی. بە پێی نوێترین راپۆرتی دامەزراوەکە لە ساڵی 2014دا بودجەی سەربازی وڵاتانی جیهان تریلیۆنێک و 776 ملیارد دۆلار بووە کە بەراورد بە ساڵی 2013 لەسەر ئاستی جیهان گۆڕانکاریەکی زۆری بەخۆیەوە نەبینیوە. ئەمریکا، چین، رووسیا، سعودیا، فەڕەنسا و بەریتانیا زیاترین بودجەیان بۆ بواری سەربازی تەرخان کردووە. بە جۆرێک بودجەی سەربازی ئەمریکا لە ساڵی 2014دا 610 ملیارد دۆلار بووە کە دەگاتە لە 134 کۆی بودجەی سەربازی جیهان. چینکە لە پلەی دووەمدا دێت ساڵی ڕابردوو 216 ملیارد دۆلاری بۆ بواری سەربازی تەرخان کردووە کە دەگاتە لە 112 کۆی بودجەی سەربازی جیهان. رووسیا 84 ملیارد دۆلار و سعودیش نزیکەی 81 ملیارد دۆلاریان بۆ بواری سەربازی تەرخان کردووە و عەربستانی سعودی لەسەر ئاستی جیهان لە پلەی چوارەمدا دێت. لە ئێستادا خۆرهەڵاتی ناوەڕاست ناوچەیەکی نائارامە و زۆربەی وڵاتانی ناوچەکەش هەر یەک بە جۆرێک لە جەنگی گروپە توونڕەوەکانەوە تێوەگلاون. ئەوەش هۆکار بووە بۆ تەرخانکردنی بودجەی زیاتر بۆ بواری سەربازی. بەراورد بە ساڵی 2013 کۆی بودجەی سەربازی وڵاتانی خۆرهەڵاتی ناوەڕاست لە 105.2 زیادی کردووە و گەیشتووەتە 196 ملیارد دۆلار. لەناو ئەو وڵاتانەشدا سعودیا بە لە 117 زیاتر لە هەر وڵاتێکی دیکە بودجەی سەربازیەکەی زیاد کردووە. ئەوە جگەلەوەی کە سعودیا با گەورەترین کڕیاری چەک دادەنرێت لەسەر ئاستی جیهان. بەپێی راپۆرتەکەی دامەزراوەی ئاشتی نێودەوڵەتی لە ساڵی 2005ەوە تا ئێستا بودجەی سەربازی عێراق نزیکەی 3 هێندە زیادی کردووە، بەڵام ساڵی 2014 بەراورد بە ساڵی 2013 تەنها لە 115 زیادی کردووە. جگە لە خۆرهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی خۆرهەڵاتی ئەوروپا و رووسیاش بەهۆی مەترسیەکانی قەیرانی ئۆکرانیاوە هەرێکێکیان با ڕێژەی جیاواز بودجەی سەربازیەکانیان زیاد کردووە.